لێوار باش تەماشەوانە نێژام ڕوولێ کوردان di nava opozîsyona Sûriya da bêguman li welatê Sûriya pêtirî 3 milyon Kurd hene. Di niha jî da rewşa Sûriya ku demê 8 mehana şoreşên gelê Sûrî li dijî desalata Beşar el Esed destpêkê bi girseyê xwe nîşandan tê kirin givaştinên navçeyî û nêv dewletî li ser rejima Beşar el Esed tund bûne ya herî dawiyê tecmîdkirin anko bilûkirina endametiya Sûriya derê xeraba komkarên welatên Erebî de han pêşat han rûjevê. Kurd jî karîn di çarçûvê civatan niştimaniya Kurdan awaberiya çandekê li bajarê Qamişlê li Rojava Kurdistanê hat pêkanîn piraniya aliyên siyasî yên Kurdan û kesatiyên Kurdan tê de bejdar bin. O dojeyekî li ser daweteka Serokê Herêma Kurdistanê Mesûd Barzanî gihana Herêma Kurdistanê û li bajarê Hewlêrê digel Mesûd Barzanî Serokê Herêma Kurdistanê ev civata niştimaniya Kurd li Sûriya civîna xwe esas kir. Gelo di niha de ku wekû pêwîjîk ev civata hemû layinên din bû nimûne peyê de di nava vê civatê de bejdar nebûye hin kesayetên din jî bejdar nebûne. Di niha de ku rewş gelek bilez pêşhat hene. Gelo Kurd heya çandê karîne di çarçûvê opozîsyona Sûriya de xwedî stato, xwedî proje, xwedî stratîje hevbeş bin ta çend bandoryawan karîgeriyan heye. Li ser vî babetê bin dawergirtina serinçebûçunên wêne. Rolê Kurd li opozîsyonî Sûriya de em e navnîşanî tewerî em ro bernameyê ve bername mayke xelke. Duaya em navbere li xizmet wergirtinî serincê we de. Vegelin bin. دوباره سلاوتان ببینه را برزکان. رولی کرد ل اپوزیسیون سوریه دا وکو ابینره لسه دا روشی سوریه روشی کی تبلیغ به برای آراسته کی گورانکاری جزری بنگهی نچه لکاته که کزیات لهشت منگه لسوریه خو پیشاندن و بشی کی گرسایی لهمو شارو شکانی سوریه بردامه لما به هزاران حوالاتی سوری به دستی هزکانی اولات کجراون و دورپیچ و فشارکانی هم ناوچهی هم جیهانی لەسەر دەسەڵاتی بەشار لەسەر لە سووریا تونترە بێتادێت بە تایبەتی بلوکردنی ئەندامێتی سووریا لە کۆمکاری وڵاتانی عرب لە ئێستاشدا کورد ئامادەکاریەک لێ بۆی بتوانێت چون لە چارچەوەی ئۆپۆزیسیۆنی سووریادا لە چارچەوەی دەسەڵاتی داهاتووی سووریادا لە چارچەوەی دەستوری داهاتووی سووریادا کە زیاتر لە 3 ملیۆن کورد لە وڵاتاژین هەوڵەدا کە چون بتوانێت مەفە نیشتیمانی و نەتەوەیەکانی کورد بە شێوەیەکی توکمە بچەسپێنێ. بۆ ئەمەش لە پێش چندێک لە شاری قامیش لە ڕۆژاوای کوردستان لەوێ ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریادا مەزرا کە زۆربەی لایەنە سیاسیەکان و کەساتی سەربەخۆکانی کورتیا بەشدارن هەروە هەندێک لایەنی شۆکۆپەیەدا لە دەرەوەی ئەم ئەنجومەنەمان و دوێنێش لە هەولێری پایتەخت لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانî ئەم ئەنجومەنە پێشوازی کرا و کۆبوونەیە کرا بۆ چونیەتی خۆ بەرهەفکردن هەروە سەرۆکی هەرێمی ڕایگەیاند کە پێویستە کورد لەگەڵ ئەو لایەنە زۆر نزیک بیتەوە کە بڕوایان بە چارەسەرکردنی دۆزی کورد بەرەو ڕێبازی ئاشتی و دموکراسیەیە. لە ئێستادا کە ئەم ڕەوشەوەم پێش هاتانە زۆر خێرانە. ڕۆلی کورد لەناو ئۆپۆزیسیۆنی سووریادا ئێوە چون نەبینن و بۆ چونتان لەسەر ئەم پێواژوویەی ئێستا لە سووریا بە تایبەتی کوردەکان چییە؟ دەشتی لە هەولێر یەکەم پەیوەندیمان کاک دەشتیان کاتەوە باش. کاتێک باش کاکەکەر بەڵێ فەرموو هەموو کاتێکت. دیارە ئێستای سیاسی کوردستانی ڕۆژئاوا بە هەمان شێوەی بەهاری 1990 کوردستانی باشوورە بۆیە ئەوەی کە لە کوردستانی ڕۆژئاوا ڕوودەدا دەکرێت سیاسەتمەدارەکان لایەنە سیاسەکان کە ئێستا ئۆپۆزیسیۆنن هەموو برا کوردەکان لەوێندەر پیادە سیاسەکان ئۆپۆزیسیۆنین دژی دەسەڵاتی بەشار ئەسەدن ئەمانە هەمویان ئەزموونە وەرگرن و شێوازی سیاسەتی هەرێمی کوردستانی باشوور پەیڕەو بکەن بۆ ئەوەی ئەوانش بتوانن لە مەرحەلەی ئینتیقالیدا برۆ بە وڵاتێکی دیموکراسی برۆ بە دروستبوون هەرێمێک کە بەشار ئەسەدیش داوای کرد و گوتی ئەمان مافیان دەدەینە بەڵام ئەمە شتێکی سەرزارێکە وەک چۆن دەمان بینن سەدام حوسێن کۆمەڵێک شتی دەگوت بەڵام واقعەکەی وانە بوو کە لە ئەساسدا بە عەمەلی نەدەکران بۆیە ئەم سەردانەی کە بۆ لای جەنابی سەرۆک پێم وایە یازدە لایەنی سیاسیەوە یازدە کەسایەتیش
بەشداریان کرد ئەم سەردانەوە ئەم قسانی جەنابی سەرۆک ئەم کۆبوونەوەی کە جەنابی سەرۆک لەگەڵی کردن ئەمانە دەبتەوزەیەکی بەڕێز بوو بۆ ڕۆژئاوای کوردستان شتێکی باشە دیسان ئەگە کاگەکار بە کورتی ئەم داوەتنامێکە بەشار ئەسەد بۆ سەرۆکی کرد وە قبوڵ نەکردنیشی دیسان ئەمە جێگەی گەورەی جەنابی سەرۆک ئەگەر جەنابی سەرۆک لە هەر کاتێکدا سەردانی وێ بکاتن دەبێت بە ئاقارێکی باشی دا بە چونکە ئێستا کە سیاسی کوردستانی ڕۆژئاوا بەرەو شپرزەبوونە و هەموو سووریا بەرەو شپرزەبوونە بە تۆزیات خۆی بەرەو باشتری بە بەڵێ ئالا لە شاری سلێمانی ئالا خانم کاتەوە باش کاگەکار بەڵێ فەرمو لەسەر تەوەری ئەمڕۆمان بەڕاستی بەڕێی من ڕۆلی کورد ئۆپۆسیۆنیان لە سووریا بەڕاستی هیچ کارێک ناکەن بۆ میلەتی کورد بەڕاستی ئەندام پەرلەمانی وە ئەبینین لە هەرێمی کوردستانە لەگەڵ کورسەکەی هەرجێی ناکەیتەوە نەدەنگێکی هەیە نە هیچ شتێکیان بۆ کورد نەکردووە بەڕاستی بۆیە پێویستە لەسەریان ئەوان چۆن کامی خەڵک یاخود ئێمەی تاک هەڵیانە بژێرین و دەنگیان بۆ ئەین بۆ ئەوەی کە چوونە ببن بە ئەندام پەرلەمانکارێکمان بۆ بکەن نەک ئەوەی هیچ شتێکمان بۆ نەکەن و وەکو مەقەبەیەک لەوێ دانیشت بێتن هیچ ئیشێکیان نەبێت و هەر مەعاشی زیاب خۆن و تاو و هەر بڕۆن و بێن و هیچ شتێک هیچ ئیشێک ناکەن لێ و تێبینێکی شمەیە بۆ بەرنامەکە و هیوادارم لە بەرچاوی بگری ئەویش ئەوەیە کە بەرنمەیەکە هەبێت لە بارەی زۆری عەرەبەکان لە هەرێمی کوردستان و کاتێکی خۆشیش زۆر سپاس تێبینی تۆ لە بەرچاوە گرین ئاڵاخان عەبدولقادر لە هەولێرەوە لە گرمان عەبدولقادر بەڵێ کاک عەبدولقادر ئەو کاتت باش هەموو کاتێکی جەنابەت والله ئەو کاکە من بەڕاستی بەرنامەکە بوو لە ڕادێنەوە 500 دەگە بەرەدرانی سووریا قسەم کردیا لە کاتی خۆی رووسیا زۆر محاولەی کرد کە ببتە حەلقەت الوصل بینی ئۆپۆزیسیۆنی کورد و لەگەر بەشار الئەسەد ئەوان ڕەتیان کردەوە کە ڕەتیان کردەوە ئەمە پێم دەگوتن لۆ سوود لەو هەیە وەرناگرن یان بەحث بن لە سووریای سەرسیان دەگە دیالۆگ بوون دووسیان لەگەر ئەو کەسانە بوو کە ئیتفاقیان دەکرد خۆپەسەندانیان دەکرد سەرسیان چوو لە تورکیای کە قەزەی کورد هاتە گۆڕێ ئەوانە ڕەتیان کردەوە جا پێویستە ئەمە هەڵی مێژووی بەکار بینین بۆ ئەوەی بتوانین بگەینە ئاماژەکانی خۆمان ئاماژەکانی من لە سوودێ ئەوەیە کورد بگا بە مافی خۆی بەڵێ کایەکی عەبدولقادر لە کاتێکدا لە ئێستادا کە لە هەر سێ پارچەی تری کوردستان کە کوردان تەفگەری کوردان سەرکردەکانی کوردان لەو پارچانە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن لە شاری هەولێر لەگەڵ سەرکردایەتی باشووری کوردستان سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی حکوومەت لایەنە سیاسیەکان کۆبوونەوە ئەبەستن بیرۆ و بووچوون لە یەکتر ئەگۆڕنەوە بچوونیەتی چارەسەرکردنی کێشەی کۆی بەرەی ڕێبازیاشی لەو پارچە نەتوانمە چون لێکە دەیتەوە مە تا چەند ئەتوانێت کاریگەریەکی باشە بێ لەسەرم ئەم هەر هەوڵدارێک لە پێناو ئەوەی بی کە کورد بتوانی یەگری ماڵی کورد ئاوەدان بکرێتەوە ئێمە بتوانین پێک بگەین ئەوە خەتوەتی زۆر پیرۆزە ئەگەر ئەمە نەتوانین لەگەر یەک دانیشین و دیالۆگ لەگەر یەک بکەین و یەک وێژی کێسەکانمان حەل بکەین ئەوە بەڕێی من ئەمە دواکەوتوین لەبەر ئێستاکە کە ئەوان دێنە ئێمکانە ئەوە بەڕاستی دیالۆگ لەوەی دەکا یەکگرتنێک بەڵێ کایەک عەبدولقادر ملەتی کورد بەڵێ سپاس پەیوەندیکە تەماشاوان نێژاوە کومەگوتی دنەهادا باشووری کوردستانی هەرێما کوردستانی بوویە جهەیەکی گەرم یە سەردانکردنا تەفگەرên Kurdan serkirdên Kurdan aliyên siyasiyên Kurdan kesatiyên Kurdan li parçeyên din yên Kurdistanê bu herêma Kurdistanê civiyan digel serkirdatiya herêma Kurdistanê çi serokatiya herêmê çi serokatiya hikûmet çi serokatiya parleman çi gel navendên din kesatiyên din aliyên siyasî bu çaxatke li hevguhartina bîr û bûçunên xwe li ser çûnyatiya çareserkirina pirsa Kurdan bi rêw rêbazên diyalog eştî û demokrasî li parçe dinê Kurdistanê ku bêguman jî ji aliyê welatên din ve taybetî li vê dawiyekê me dît be serdanên serokê herêma Kurdistanê حکوومەت هەرێما کوردستانی بۆ وڵاتی تورکیا وڵاتی ایرانی کل سەر ئاستێکی هەری بڵند پێشوازی لەوان هاتەکردن بەحسێ چاواتکە چارەسەرکردنا ڕاوشا کوردان لەوان وڵات هاتەکردن و دنهاژیدا جڤاتە نیشتیمانیا کوردên سووریا لە هەرێما کوردستانê و civîn digê serkirdatiya هەرێما کوردستانê pêştir jî şandekê kece de û bedepe
لە باکووری کوردستانی بە سەرۆکاتیا ئەحمەد تووڕەی ساڵحەدین دەمیرتاش ئایسەر تۆگلۆک گۆڵتان کشاناک و چەند پەرلەمانتارێک هات بوون هەرێما کوردستانی هەر لەسەر هەما پرسس لەسەر گەل سەرکرداتی هەرێما کوردستانی جویان گەل و دنهادا بۆ ئەف جوینین گەرم لە هەرێما کوردستانی دچن تاشاند ئەvە کاریگەری و باندۆریەخوایە لەسەر وەیەکێ کە کوردژێک خوددان ستاتۆ خوددان استراتیجیەکە بەش بن خوددان ئەجندایەکە بەش بن بۆ چاواتکە مفاوەرگرتن جوان گوهارتنین کو لە ڕۆژهەڵاتە نەڤیم تایبەتی لە وڵاتی سووریا کونها ئەو گیڤاشتنین لەسەر سووریا لە گۆر چاودێران ڕەوش هێدی بەرەو گوهارتنین بنگەهین دچە بەڵێ عالیمان لەگەلە لە شەقڵاوە لەسەر هەمان بابەت کاک نەجمەدین کاک نەجمەدین ئەم کاتەوە باش هەموو کاتێکدا باشی بەڕێزیان زۆر سپاس دەستخۆشی بەنامەکەت لێەکەم سپاس وەڵی داواکاریەکمان هەیە وڵی پێمان باشە لە چارچۆی بەرنامەکە بێ ئەگەر داواکاریەکەت بە خێرایی بڵێ سوپاسێکن لەبەرەوە تەوەر لەسەر هەموو بابەتەکانمان هەیە بڵێ بیکەن لە ڕێی خۆ و پێغەمبەر لە خزمەتدام فەرموو لەسەر معاش پێشمەرگە بڵێ ئەوە تا مرۆ پۆلیس و ئاسایش و هەموو دام و دەستگاکانێکی چوار پێش بلەنەوەکدا ئەیخوا پێشمەرگە کافرە پێشمەرگە یەهودیە پێشمەرگە مەسیحی جای ناگەن معاشی بەڵێ کاکی نەبی ئێمە شیوادارین سەرنجی و گەشت بێ دوێنێش لەسەر پرسی تایدیلکردنی موچە بوو کە پرۆژه یاسای گەڵاڵا کرێ لە پەرلەمانی عێراق زۆر جار باسی ئەو پرسەمان کردو ئێمە هیوادارین شوێنە پەیوەندەرەکان جێ لە سەرنجی تۆ بێ عەلیمان لەگەلە لە شەقڵاوە کاک عەلی ئەم کاتەوە باش بەڵێ کاک عەلی ئەو کاتت باش هەموو کاتێکی جەنابەت قوربان ئێمە لەسەر تەوەرەکەی نییە ئەمان تەوەری دیە قساکەین وڵا پێم باشە لەسەر تەوەرەکە بەس فەرموو لەسەر تەوەرەکە نییە لە تەوەری دیە بەڵێ قوربانەوە ئێمە لە شەقڵاوە تەلەفۆنەکەین بەڵێ کۆ مزگەفتێکەیە بە ناوی مزگەفتی شێخ باعیز لە شەقڵاوە ئەوە کوڕێکەیە ناوی لە خۆنایە شێخ پارە خڕەکاتەوە بە ناوی مزگەفت لە شەقڵاوە بە مزگەفتی شێخ باعیز بەڵێ داوا لە ئەوقافەکەین لە وەزارەتی ئەوقاف لە حکومەتی شەقڵاوە بەڵێ لە مەلایەکان لە خەرکی شەقڵاوە هەر بستن بە زانیاری ئەو مزگەفتە ئەو کوڕە پارە پێخڕەکاتەوە ئیجازەکەی لێ سەحب بکەن بەڵێ بەرەوەی جێگان نەمەیە پارەی پێخڕ نەکاتەوە بەڵێ کاکالی ئێمەش پێمان باشە ئەگەر سەرنجی تۆ بشینە پەیوەندەرەکان گەشت دەبێ محەممەد لە تەختەقەوە لەگەڵمانە کاک محەممەد ئەم کاتەوە باش زۆر سپاس هەموو کات لاش زۆر بە ڕێزی چاوەکەمی کاکە بۆ مەسەلەی ئۆپۆزیسیۆنی سووریا بەڵێ ئەوان بۆ خۆیان بە چاوی خۆیان تەماشای سەرکردەکانی خۆمان بە چاوی خۆیان تەماشای ئۆپۆزیسیۆنی سووریا دەکەن لەبەرەوەی بەڕێز مانجەلال دەڵێ وەڵا ئۆپۆزیسیۆنی سووریا ئەگەر بێت و کەسەکانی ئێمە لەبەرەوە پشتگیری لە ئۆپۆزیسیۆنی سووریا ناکەن لەوە دەترسین کەسێک بێ لە بەشار الاسەد خراپتر بێ ئەو بە چاوی خۆیان تەماشا دەکەن و دوایەوە کاکە دیارە خۆیان لە سەدام حوسێن خراپتر من بۆیە چوونە ئەو جێگایە ئەوەی بێبوو هەموو کەسێک لەوان باشتر دەبێت لە سەرۆکی سووریا و سەرۆکی لیبیا و لە سەرۆکی تونس و لە هەمووانە ئەو کەسێ بێتە سەری لەوانە هەر باشتر دەبێت بە دڵنیاییەوە دیارە خۆی خراپتر بوو کە توێ سەدام حوسێن بۆیە پشتگیری لەگەلی سووریا ناکرد بەڵێ کاکی محەممەد لە تەختەقەوە ئێمە پێمان باشە بینەرە بەرزەکان لەبەرەوە وازەکە خێرایە وازەکە گەرم و گۆڕە ئەمەش پرسی کووردە زیاتر لە 3 میلیۆن کورد لە ڕۆژاوای کوردستان لە کوردستانی سووریا ژین ئەو پێشاتێک هەیە شاندێکی سەرکردایەتی ئەو تەفگەرە ئێستا لە هەرێمی کوردستانە گوتوبێژ لەگەل سەرکردایەتی هەرێمی کوردستان پێمان باشە بە شێوەیەکی بابەتیانە لە چارچوەی تەوەرەکە سەرنجی ئێوەی بەڕێز وەربگرین تکایە ئەگەر لەسەر تەوەرەکە و بە شێوەیەکی بابەتیانە بەبێی ناوزەڕاندن و بەبێی تەشیرکردن ئێمە زۆر پێمان باشە بەم شێوە بێ هێ من لە کێلارەوە کاکێ من ئەم کاتەوە باش ئەم کاتان باش بەڵێ هەموو کاتێک بەرنامەتان لێکەم سوپاس دەربارەی ڕۆڵی کورد لە ئۆپۆزیسیۆنی سووریا دیارە سەرکردایەتی کورتاوە گەستا هیچ ڕۆڵێکی نەبینیوە لە ئۆپۆزیسیۆنی سووریا لە پۆک و پشتگیری بەڵام دوێنێ ئێوارە کۆبوونەوەیان لەگەڵ بەڕێز مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان کردەوە جێ دڵخۆشی بوو بۆ هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان من وەکو کوردێک پشتگیری لە هەر کوردێکم لە هەر کوچە و کۆڵانێکی هەر ڕۆژهەڵاتی تورکیا بێت ئێران بێت سووریا بێت هەر جێگایەکی تر بێت بەڵام بەداخەوە جەنابی سەرۆکۆمار کە کوردێکی بە شەرەفی وڵاتەیە بە ئێمێرێک پشتگیری لە بەشار ئەسەد دەکات کە ڕژێمێکی دیکتاتۆری دژ بە کورد چەندین ساڵات دژی هەموو ماف و خواستەی گەلی کووردە لەگەڵ وڵاتانی تر
زۆر سوپاسانەکەم. سپاس. سەلیم لە هەولێرەوە لە گەلمانە. کاک سەلیم ئەم کاتەوە باش. ئەو کاتت باش. بەڵێ کاک سەلیم لەسەر تەوری ئەمڕۆمان. دەستخۆشی بەنامەکە لێ دەکەم. زۆر سپاس. من دەموێت لەسەر هەندێک ئەندام پەرلەمانەکان قسەکەم کە زۆربەی هەموو ئەندام پەرلەمانەکان کە بتوانم کە هەندێک قسەیان لەسەر ئەندام پەرلەمانەکان بکەم. بەنسبەت ئەندام پەرلەمانەکانەوە بەڵام لە چارچوەی بابەتەکەیە پێمان باشە لە چارچوەی تەوەری ئەمڕۆمان تکایە. وەڵی هەم پێم وەزە ئەندام پەرلەمانەکان قسەی بکەم. ئێمە تەوەری ئێمە کاک سەلیم ئەگەر کات بەو کەسانە بدەیت کە ئەوانەیە پێیان باشە لەسەر تەوەرەکە قسە بکەن لەبەرەوە تەوەری ئێمە تایبەت ئێمە ناونیشانێکمان هەیە لەسەر شەشە لە بەرچاویەوەیە کورد ڕۆلی کورد لە ئۆپۆزیسیۆنی سووریادا ئێمە پێمان باشە لەسەر ئەم بابەتە قسە بکەین. لەسەر کوردەکانی ما ئایا ئۆزبنی کورد تایەتە بن ئایا لەسەر سووریا تایەتە کوردستانی مە هیچ ئەوە چی نەبووە بەرامبەر ئایا ئەو کوردانە کە سووریای کە تورکیای کە دەگوزێن هیچ وڵامێکیان نەدایتەوە. ئێمە چۆن بڵێن کە کوردێکین کە بتوانین دیفاع لە کوردی پارتەکانی دینەکەین. بەڵێ ئێمە ڕاستە تا ئێمە دەڵێن کە هەندێک یارمەتیان بۆ وان نار کە هەندێک ئیشی ساچیان کرد بە زیوادارم کە دیفاعشی وا بکەن لە کوردەکانی سووریای تورکیای کە ئێران کە بتوانن حکوومەتەکەیمە لەخوا بەزیاد حکوومەتەکەیمە هاتا بڵێ زۆر دەوڵەمەندن سەر نییە بە قسە سەدێ بە حەمل ئیشەکان بکەن بۆ ئەو وڵاتانە کە سووریای کە کوردەکان کە تەمەسا دەکەی ئێمە ئاخە دەچێشین بەڵام زۆربەی ئەوان دیکە زەحمەتە زۆربەی ئەندام پەرلەمانەکانی زۆر بن تەماشای سووریاکەن لەوانەیە کە دێتە سەر لەوانەیە کۆنتڕۆڵ دەیگۆڕی هیوادارم کە بتوانن نەشێشی بۆ کوردەکان بکەن. بەڵێ باوکی زەردەشت لە هەولێرەوە لە گەلمانە بەڵێ باوکی زەردەشت بەرێ وەڵێ ئەم کاتەوە باش فەرموو. ئەوا چۆنی؟ زۆر سپاس. ئەوە تەمان تەوەرەکە لەسەر ڕۆژئاوای کوردستانە. بەڵێ من هیوادارم کورد لۆ ئەو زروفەی وەلو تاخیریش بووە کۆنفراتێکی نەتەوەی دروست بکەن. کۆنفرات وەچی دەوڵەتانی حەرەبی وەچی ئەوروپا ئێمەش با کۆنفرات با یەکێکی نەتەوەی دروست کە لەسەر پارتە کوردستان دژمنانی کوردستانی پارتە کردیە بۆ ئەوەی کێشە قەت قەدەناوەمان نەبرێتەوە هەتا ماینە. لەبەر ئەوەی هەتا ئەو هاش بیر بکەینەوە هەتا پارتەگەریانە بیر بکەینەوە قەت قەعامان لەوەی باشتر نابێت دائما بووینە ماشێتە سیدادیکانی کوردستان لەولایە ئەردۆغانە بەڵێ کاک باوکی زەردەشت بەڵام لە ئێستادا کۆبوونەوەی کورد لەگەل یەکتر سەرکردەکانی کورد لە چارچەوەی یەک مێزدا و گوتوبێژکردن لەسەر پرسی کورد چونیەتی دیتنی بەدیل ئەلتەرناتیڤ پێشکەشکردنی پرۆپۆزال لەلایەن کەساتێک کوردەکانەوە بۆ چونیەتی چارەسەرکردنی پرسی کورد بە تایبەتی مفاوەرگرتن لەو پێشهاتانە کە هەیە بە تایبەتی لە وڵاتی سووریا تۆ ئەمە لە ئێستادا چۆن دەکەیتەوە؟ ئەمە لەوە دڵخۆشکەرە بەڕاستی زۆر دڵخۆشکەرە ئەو لێ نزیک بوونەوەیە بەڕاستی بەڵام ئێستاکە لە ڕۆژئاوای کوردستان بێن لە سووریا ئەنی بوتە دوو پارتە کورد دەکەن بەڕاستی کوردەک ئەوانی کە سەر بەلایانی فەکەکەینە ئەوانی سەر بەلایانی کەشنێسەکە خۆپشاندان دەکەن هەندێکیان ئالای وان هەندێک ئالای ئێرە هەردەگرن بەراخەوە زۆر بەداخەوە ئێمە دەبی کاک مەسعود مامزەلات بە هەموو لایەک محاولەکی جدی بکەن لە یەک بازێدا کۆب بتەوە بە یەک شێوە بیر بکاتەوە تەجاوزی قەزای نەتەوایەتینەکە لەسەر پارتەی کوردستان بەڕاستی. بەڵێ باوکی زەردەشت لە هەولێرەوە فەلاحمان لەگەلە لە هەڵەبجە کاک فەلاحم کاتەوە باش. ئەلو ێوارەت باش بەڕێز باشتر بوو جەنابەت. دەستخۆشکەری و بەرنامە لە یەکەم سوپاس. سەرەتا دروست و سڵاو لە گیانی قوربانیانی کوردستانی باشووری خۆشەویست سڵاو و خۆشەویستی تایبەت بۆ کوردە گیانفیدانی کوردستانی باشوور دووبارەکە بەردەوام بە بەرزکردنەوەی ئاڵای پیرۆزی کوردستان تعبیر لە ناخی کوردبوونی خۆیانەکەن بە شێوازێکی زۆر مەیدانی و بە شێوازێکی زۆر قوربانی. ڕۆژئاوای کوردستان بەڵێ کاکی فەلاح. ڕۆژئاوای کوردستان ببوورە بەڕێز ڕۆژئاوای کوردستان ئەو خۆبەخشانە ئەو خۆشەویستە خوێنگەرمانەکە لە سوقە و لە شۆستە و جادەکان گیانی خۆیان لە پێناوی کوردبوون و لە پێناوی ئازادی دەدەکەن بە قوربانی. سڵاو ڕێز بۆ یەک بەیەکیان وە خۆشحاڵم ئێستا گەوێی کە گوێبیستە من. بەڵێ سەبارەت بە تەوری بەرنامەکە دەمێوارە بەڕێز پێم وایە ڕۆڵی کورد بۆ ئۆپۆزیسیۆنی سووریا پێم وایە ڕۆڵی ئەبێت بەڵام ڕۆڵێک نییە کە بە شێوەیەک لە شێوەکان دڵخۆشکە بێت بۆ لەبەرەوە ئێمە وڵاتێکی سەربەخۆین بابڵیانی ینی ناتوانانی بە شێوازێکی مەیدانیان ڕۆڵی کاریگەری خۆمان هەبێت بەڵام ئەتوانین لە لایکەوە بۆ نمونە سەرکردایەتی سیاسی کورد جەنابی مەسعود بارزانی جەلال تەڵەبانی بە تایبەت مەسعود بارزانی
کە بەڕاستی هەندێک جار مووقیف نیشتمان پەروانەیە لێرە واقع بوترێ بەڕاستی بە دروستی و ئەتوانێ بە شێوەی مادیەن ڕۆڵی خۆی ببینە سەرۆکی هەرێمی کوردستان بەڕاستی مادیەن و معنەوێن لەبەر ئێمە ناتوانین ئەمەلیەن ڕۆڵی خۆمان ببینە وەک وتم لەبەر ئێمە وڵاتێکی سەربەخۆنین بەڕاستی هیوادارم سەرکەوتو سەرفرازن کوردانی ڕۆژئاوا بەڵێ کاک فەلاح بەڵێ سوپاس پەیوەندیکەت ئەحمەد لە باژارێ دوو کەس باوەرم کاک ئەحمەد دەم باش دەم باش ێوارە دەم باش کاک هەکات زۆر سپاس کەرەم کە کاکە نسبەت معارضة سوريا صورة عامة سي تجاهد كذا وآلية كردي آلية كردي معارضة ما هي كردي حتى قال معارضة دي يقدم شو تشوف ضماناتك اجتماعي نفس عندنا هندك بيجن بو كايك احمد بوها كرد نكارين همولاين كردان بهفرا كوم ببنو بهفرا استراتیجێکی ئەجندایەکی کاری هەفبەش بۆ مافێن کوردان دانن سبب چییە وەکو توت بێژی نەکارینە خودی باندۆر بندگە لە ئالیەنتنی پۆزیسیۆنێ بەڵێ فعلا خبري زيتن استراتيجية اجتماعية هفيمانك ولو تجاوز الحمي شروط التوجهات والمعتقدات الخبكن يعني معارك او هفيمانك قوي وضغط الوان بكن معارضة سوري تبقين كشريك مشارك جها وهالوقت يجي كاك قال رجعت كمش براي اخوان والنهي اللي كسر يجي كنال عند تاضو عزيز بكن جهد جدله جهه اجتهادات اكيد قلت ابي برادري قلتي سروكي علاقه القلب بشارة السروق صالة 1900 بالسيورة أفعال الشيخ عبد السلام وين ظالت كن بون اجتماعي مساومة السر كردات يا أخو ملتي أخو هناك حتى مرنجي ولا كاك أحمد ضل نيابة بشراز بأمنايلين چونكا من بري ويا من بري خلقي كردستان أمنايلين كاز بري تشيري بهيج كساكي بكات نك كردان ولاتين نجي نتوين نجي كاك هكا رشداتا محامي كرد بالقيادة هرشار ولا تمزيد كرد محامي قيادة كريتا مربابة ملتي أخوة أبدي أخوة وقناة الرافدين لكن أب كردين جدا سرد بله كاك أحمد بله ضل نيابة بشراز به فري من برا رازقوي ومن برا خلقي كردستان بهمي دنگو رنگو بوچونو ايديات جياواز لار چار پارچن كردستان ام د خدمت وداينا وكل جنش تشريب كت ام رينا دين رمضان لباجر دو كه ديسان كاك رمضان دم باش زور سپاس بۆم بەرنامە گرنگە ڕاستی جێ خۆدا بووە ئەڤریکا ڕۆڵی سەرکرداتیە کوردی تایبەت جەنابەی سەرۆک بارزانی لە پرسێ نەتەوایەتی لە پرسێت کورداتی لە هەر چوار پارچێت کوردستانی ڕۆڵێکی ئێکجار مەزن بۆیەژی لەو ڕاژی ئەف پێنگاوە بێت مایکی کۆمبۆناوی گەل لایەنێ سیاسی کوردی لە سووریا پێنگاوەکە گەلە جێ خۆدا بووە و یا جێڕێژی بووە لەوە هەندێک پیشانە بابەتانە ئەڤریکا دەبێت لایەنی سیاسی الولايات الروشلات دەبێت ئێکرێزیە خۆ زۆر پارێزن بەرامبەری هەموو پیلان و دژمنکاریەت لایەنێت عەرەبی تایبەت ئیسلاما سیاسی لە سووریا چونکی ئەو هەموو بە هەموو شێوەیەکی ڕەفزە کێشە کوردیتکردنەوە لەو ڕۆژی دەبێت ئێکرێزی و ئێکرێزیە خۆ بەرامبەری وانقات بکەنەوەژی باکو ڕۆڵی خۆی بەڵێ کاک ڕەمەزان وەکو تەگوتی دنهادا پێشترجی شاندێکی سەرکرداتیا باکووری کوردستانê هاتە بۆ هەرێما کوردستانê و پێشترجێک ڕەوشەکە نالەبار لە دەڤێرên سنووری دیگەل لە کومارە ئیسلامیە ئیرانê هەبوو لێ حکوومەت هەرێما کوردستانê شیانە ئاگربەستی دنابەرا پژاکê û ئارتشە کومارە ئیسلامیە ئیرانê ڕابگەینن گەلو دنهادا قەستکردنا کوردان سەرکردên کوردان tevgerên کوردان لە parçeyedinê Kurdistanê بۆ herêma Kurdistanê civiyan digel serkirdatiya herêma Kurdistanê ev e dinihada û ji yavê girîngtir tehrîmkirin tecrîmkirina şerê birakujiyê ku ji aliyê serkirdên Kurdan ve ev biryara hatkedan ku îtir bi tawan zanin şerê birakujî bêtekirin ku bêguman di tarîxa Kurdan da tevgeran heman bara pitirê dezbir nebû vî şerî lê di nihada tehrîmkirina vî şerê û Kurd hemû bi havra kom dibin ev ta çend dilxweşker e ku rewşa Kurdan dîzayîna nû ya rojhilata navîn Kurd jî bi xwe dîstato xwedî ezmûnekî baş براستی افریقا پیاما سرکرداتیا سیاسی کردستانی کردستان باشور پیاما کازون و اشکرا باید جی خدا باید تحریم کردن خوی رشتنا
کورد دەستی کوردی مافبرین قیامەت بەرامبەری هەموو وڵاتی جیهانی و ئیدی ئەم کێمترش مافێت خۆڕەزی نابنەوەژی لاوەڕاژی کوردستانە باشوور بۆیە پێگەهێ پێسکردنا پەیوەندیت هەر چوار پاچێت کوردستانێکی لاوەڕاژی دەبێت ئەم پێپیوری گوێ خۆبدنە ئامۆژگاری سەرکرداتی سیاسەت و تابەت جەنابی سەرۆک بارزانی بەرهەویستی توێت نەتەواتی زۆر پێ دەبێت ئەم هەمی ئامۆژگاری و ڕێنمای وەرگرتنەوەداک و لە ئایندەیەکی نزیک ئەم بمافێت خۆت ڕەوەشە بنەوێت تایبەت وڵاتی سووری و تورکیا چونکی وڵاتی سووری هەمی پێگۆڵ تێنەکردنێ شلای ئەنظیمێت سیاسی عەرەبیە تایبەت ئیسلامیەکان و دژی مافێت ملەتی خۆ بنەوەژی ئەڤە ڕاستی جدا نەخۆشیە چونکی ڕێژە وا سووری ئەوەی کە دامپێدانێت مافێت کوردەتەوە و ئەو دامپێدانی پێناگەنەوە لەو ڕاجبێت ڕێز خۆکردنەوەیەک و دەستخۆش بووی بەڕانێت. سوپاس تەماشاوانی نێجا پشتی وێ ناو بەرێ جاردن لەسەر هەمان بابەت لە خزمەتیەوەدام. بەڵێ لە سەرۆری کۆمەڵاتی شڤان محموود عەلێ هەڵویستمان هەیە بەڵام ئاشکرانیە وەکی پێویستە هەروەها فەرمان بازیانی ئەڵێ ئەوانەی وەکو خۆی ئالێ خۆفرۆشن هەر ڕێکەوتن لەگەل بەشار ئەسەد ئەکەن هیوادارم هەڵوێستیان هەبێت بۆ سەرڕینەوەی ئەو تۆهمەتانە. بەڵێ تەماشاوان نێجا هەر سەبارەتی تەوەرێمە ئیرۆ محەممەد لە تەقتەقوا لە گەرمانە کاک محەممەد ئەم کاتەوە باش کاکە گیان تۆی زۆر سوپاس. من لەسەر ئەم بابەتە گرنگەی کە ئێوە وەژاندوتانە پێم باشە تۆ بە کورتی قسەی سەر بکەین بە قەنەعەتەوە ئەمە دەڵێم وەکو نوێژ و ڕۆژوو وەکو تاعاتکردن و خواپەرستی پێویستە ئێمەی کوردی کوردستانی عێراق لە هاوکاری کوردانی هەر پارچەیەکی تری هەر بتەخاشی داگیرکراوی کوردستان بکەین. مەبەستەکە لەوەیە چۆن ئێمە بێت پشتوپەنا جگە لە شاخەکانی ئەم وڵاتە جگە لە خاکی خۆمان جگە لە ماڵ و منداڵی خۆمان کەستی هاوکاری مای نەکردووە ئێمەش حەقا ڕچاوی ئەو بارودۆخی کوردستانی سووریا بکەین ئەو پەڕی توانیان پێشکەش بکەین چ لۆجستیکی چ پێشمەرگەی چ مادی چ معنەوی ئەو هەڵویستەی بەڵێ کاک محەممەد ئەو هەڵویستەی ئێستا هەیە ئەو کۆبوونەوەی کە لەسەر شاشە ئەگەر جەنابەت ببینی ئەوەی سەرۆکیاریمی کوردستان لەگەل نوێنەرانی کورد لە ڕۆژاوای کوردستان ئەمە تا چەندە ئەو خاستی تۆ ئەو ئیرادەی تۆ کە هاتە دێنێتە دی دەزانین کاکە کار شتێک پیادەی کوردی هەڵابڕین ئەوانەی کە سەرکردایەتی سیاسی کوردستان دەکەن ئەوانە ڕەنگە نتوان ڕاشکاوانە هەڵوێستی ڕاستەقینەی خۆیان و گەلی کوردیشان بدەن بۆ هۆی ئێمە بەتوندی کوردستانی عێراق بەسراوەتەوە بە عێراقی عەرەبیەوە بۆیە ڕەنگە نتوان ڕاشکاوانە هەڵوێستیان بکە بەڵام ئێستا بڕۆ لە هەر یەکێک لە سەرکردەکانی کوردستان بە معارەزە و بەوەی لەسەر دەسەڵاتە بپرسی بەڵێ پێم خۆشە کوردستانی سووریا بێدەوڵەت ئەمە حەقیقەتە ڕەنگە لە ژێر هاوکاریان بکەن بەڵام ڕەنگە نتوان لەسەرەوە ئەم بەڕاشکاوانە مۆزوع باز بکەن بۆیە پێویستە ئێمە جای خۆمانە کۆمە کۆکەینەوە ماڵ بە ماڵ شارێک بە شارێ شار بە شار کۆکیا بۆ کۆکەینەوە بۆ ئەوی بتوان ئەو پارێ بتوانن شۆشەکەی پێ درێژە بدەن و پێی سەر بخەن ئەمە ڕێی منە چۆن بۆ وان کۆماکردەوە بۆ کوردستانی سووری جواب کۆکەین و کاکە ناوەکەش بەهاڵە نووساو من جومعە محەممەدم لە تەقتەقەوە. بەڵێ بەڵێ کاک محەممەد خۆشحاڵیم بۆ پەیوەندیکە قندیل لە ڕانیا کاک قندیل ئەم کاتت باشتر هەموو کاتێکت فەرموو کاک وڵی من داواکەێکم لە بەرنامەکەی و تەلەڤیزیۆنەکەتان هەیە فەرموو لە خزمەتدا ئێوە هەر کاتێک بەرنامەیەکتان هەیە کە ڕاستە خۆی پێویستە سەرەتا بڵێن هەر کەسێک کە سکاتی بە هەر کەسێک یعنی باز لە کەساتێر کەسێک دەکە پێویستە ئەوە نەکات چکەوە قەزیەش کوردیە بۆ ئێستا جملە برادرێکیە لە تەقتەقەوە باس کەساتی مەمجار لەکە یانی شتێکی زۆر ناشرناوە بەڕاستی ینی زۆر دڵتەنگ بووی خۆش نێوەستانە کاکی قندیل
ئێمەش پێمان باشە زۆر جار تاکیدەکەینەوە ئەم بەڕنامەی ئێوەیە کە تەوەرێکە لە بژێن ئەم تەوەرە تایبەتە بە ژیانی گشتی خەڵکی کوردستانەوە ئێمە تەلەڤیزیۆنێکی سەربەخۆی کوردینە کەناڵێکی ئاسمانینە نە کەناڵێکی مەحەلینە لە چارچوەی شارێکان ناوچەیەکان پارچەیەکی بەرنامە و ئەڕەسەی ئیشکردنمان بکەین ئێمە هەر شتێک هەبێ تایبەت بە ژیانی کورد لە هەر چار پارچەی کوردستان پێشاتێکی گرنگ بێ کە پێویست بکێ ئێوەی بینەر ئێوەی خەڵکی قسە لەسەر بکەن ئێمە دێنە بەرچاو ئێوەش بە ئازادانە قسەی خۆتان نەکەن ئێمە شیوادارین هەر کەسێک پەیوەندی بکات لە چارچەوەی تەوەرەکەدا دەرنەچێ هەمان کاتدا تەشهیر بە هیچ کەسێک نەکە بە شێوەیەکی بابەتیانە قسەی خۆی بگەین ئێمە زۆر بە پێویست زانین کە یەکی کەسی شوان خوا ناخواستە کە زۆر کەمیشن ئەگەر هەش بێ ئێمە نایلین لە حەدی خۆی دەرچێ لە بەرەوە ئەم بەرنامە لە خزمەتی ئەو کەسانەدا کە بە شێوەیەکی بابەتیانە لەسەر تەوەرەکە قسەکەن بەڵێ فەرموو سەرنجی خۆت بگەینە مام دراست سەرۆکی کوردستانە سەرۆکی حراکە خۆ ناکرێ و سەرۆکی عەرەبە تورکە کورد ناکرێ باز لە کێشەی کوردستان لێەوە ڕاستە بەرنجی کورد بڵاو ناکرێ باز لە کێشەی کوردستان لێوە یعنی پێویستە برادران ئاگادار بن لەوەی نەک ئەوە دابنسە بەڕێز مەنجەل بەڵێ کای قەندیل سیروان لە سۆڕانەوە لەگەڵمانە کاک سیروان ئەم کاتەوە باش ئەلووارە باشتر برا لەسەر ئەو تەوەرێ ئەو برادەرەکە وتی ئاسایش نازانم وچی زیاد دەکرێ و ها دەکرێ ئەو برادرە سێ مانگزارێک لەما لەسەر دەواویت کرد هەر لەما دانیشی ئاسایشی قڕۆسەر معدەن لە داوامە و ئەو جا باسی ئاسایش دەکا پێمان باشە چی بکەین چی بڵێم نازانم حەزەکەم لەسەر تەوەری بەرنامەکە بێت تکایە باشە براجان مەمنونی سوپاس بەڵێ تەماشاوانە نێجا بێگومان gelek caran Kurd netewekî zindiye û mezintirîn neteweye ji rûyê hejmarê ve û ji axavê jî li seranserî canî heye niha ji bin dest e. Li vê deverê li devera Rojhilatê Navîn gelek cara dîzayn hatiye guhartin her li ser demê İmparatoriyeta Osmanî û Safewiyan heye dige Herba Alemiya yekê û duan Kurd li dîzayna Rojhilatê Navîn nikariye bibe xwedî kiyanekê serbixwe xwedî stato xwedî welatî xwedî mafên niştimanî û neteweyî lê din hada Kurd li Herêma Kurdistanê xwedî kiyanekê taybet bixwene û geşekirneka aborî ji gelek arastayan ya berçav heye li parçeyên dinyên Kurdistanê jî taybetiya guhartinên Rojhilatê Navîn ku Bihara Erebî pê dihête gotin li welatê Sûriya jî ew guhartin bi şêyekî esasî dihêne kirin û gelek bilezin û guhartinên bingehîn dihêne kirin wekû rewş dibêjiteme di niha jî de li wir jî pêtirî 3 milyon Kurd dijîn gelo di nava opozîsyona wî welatî de pêwîst e Kurd xwedî çi statû bin ew tevgerên Kurdan nahene ew awayê siyasetkirina Kurdan li Rojavayê Kurdistan heya çandê di berjewendiya vêkê de ye belê Xalîd li berderaşewa Kayk Xalîd em kata baş êvaret baş birem baştir bi cenabet fermo والله ez dikên tewereketan li ser pêşmerge bî berastî pêşmerge zor mexdûr e belê yani bawer bike bim hêwarê ne li tûrman xwardiwe başlo tewereketan li ser pêşmergê danavîşin malê pêşmergê xirab bû baş kay Xalîd soz bê tewerek taybet keyîn bi pirsî pêşmerge û hîwadarîşîn li şerçeyan bernameya hemû serincekanî xwetan bigihînin belê spas pêwendeket Mahmûd li gel mane Kayk Mahmûd li şerî Silêmanî کاک هەگاریان چۆنی زۆر سپاس کاک محمود پێشەکی سەری ڕێزنەوەش دانم بۆ گشت شەیدانی کوردستان بە تایبەتی شەیدانی ڕۆژئاوامان بەڕێزم پێویستە لەم بارودۆخی ئێستادا هەرچی بۆ چونێکی جیاواز هەیە بەلاوە بنێن و هەوڵ بدەین ئەم هەلا بقۆزینەوە دەنجی هەموو لە یەک بخەین هەوڵی تەواو بدرێت بۆ بەدەستێنانی هەموو ئامانجەکانمان بڕوا بکە ئەگەر ئەم هەلا لە دەست بدەین جارێکی هەلی وامان دەست ناکەوێتەوە دەست ناکەوێت و ئەم ئەزمموی ئێستای کوردستانی باشوور پشتیوانێکی گەورەیە بۆ هەموو پارچەکانی کوردستان بەڵێ کاریگەری وەکۆ پشتیوانی ئەوتاچاند بە تایبەتی لەم کۆبوونەوانە قەستکردن ئەنکۆ هاتنی ڕۆتێکردنی هەرێمی کوردستان لەلایەن سەرکردەکانی پارچەکانی تری کوردستان لە ئێستادا ئەمە تاچاند ئەوە دێنێتە دیکەفێ لە نەمە پشگیریەکی باش بێ بۆەوە بەڕێزن کاریگەریکی زۆری هەیە و پشتیوانی گەورەیە بۆ ئەوان بەڵێ جا دەستان خۆشێت و بەڵێ کاک محمود سپاس دووسکی لە باژارێ دووکە دیگەلمە کاک دووسکی دەم باش دەم باش بەڵێ کەرەمکە ئەولی بەرایکە دەستخۆشیە لەوەتێن و دەستخۆشیە لەوەجیتکەین بۆ بەرنامەیژی هەروسەبۆی تایتلیان هەنە هەمی گەڵەت دەرێخم کۆ بە ئەمفالش بیرا
ما كردان نبن و ام حسين جي عندك تويتل كدي جي عندك بارشان ده هبن راوینا میلیونی یا کردی چون که عندك گله کرد سردا چوین یا خوشویر گیری که کینه ام حس که این هنوی پارچه جا عندك نیشا عندك واسر چو یاد نیشا بدنو داش بیر نکن چجارا و سر تواری راستی از بینم اف کمپونه گلک جه خدا بو بس برای یومن گیرو بو يعني حتى كي مازن جيرو بعد كان تايفا يعني ويادي جي بلام ام هيفيدورين سروكي هرمي كاك مسعود اما بيفا كي بيجيتن بيفا باشكراي بيجيت اشكراي بحثي سوريا كاتو تنديجي رجيم بشار اسدي شرمزار بكات وكي تو سكي سروكو وزير تركيا اما شرمزار كاتب علني يعني ماجي مبخوشي تشي راسي مصلحات قال سوريا نينا ما تشدفت بشين بيجيني يعني باشكراي بيجني تندي رخنالي بگرن اشتي سرك وزير تركيا ويادي جبو پشمرگه راستي يعني اسنا پشمرگه هم بس يا پشمرگه حتي بوده بشتم و كما پشمرگه بابو سرچاوا پشمرگه سران و سرچاوان همي گاوا برای اری پشمرگه تو هزارها پشمرگه کردستان اری نشه موافقو برای کاری سحکانی يعني اما بس في برنامج ده هي دارين بزارها پشمرگهش خراب ترم بلا موافقه برای که قادی سحجانه و دست خوشی الوقت که اینو هر سال کسی بنشون بله که دوست که ماجی پی باشه و گوتا گوتی پشمرگه به هزاران پشمرگه نه بگو من درگهن وزارت پیوندیدار لاین پیوندیدار بو گله و گازنده‌تان فکرینه و دکارن د چارچوبی کې دیگه بچند خالم بچند پاکجان د خازین خو بخنه برچاف بگو منجی که گلک جاران چند برنامه کرنه چند خلک تایبل لسر پشمرگه و مافین پشمرگه مکرنه لیدی سانجی روزانه یادگار و پرزگری که حقیقان هي تلفن بکن حقیقان هي گله و گازندن خو بخنه برچاف لالی پیوندیدار جی حق و کوته تبینی کلی تو گهداری برنامه مت که اوانجی هالویستان هبی برانبر بچم كل خانقين حيازاخو لهموده بران پشمرگه في گازنده باوی نیروش لبازار دوکی بس داری وجه بله کایکی دوسکی کرم که کای دوسکی وقتی کسی نگه همیت آزادن هر یک کیف خواه بی بله تو پشتوان یا وی نگیره تو باغ وشتی خواه هر یک دشتی خواه بی تو هر کشتی خودت دیگه تو و دست خوش بله سپاس بله باو نیروش از بارم لدو که دیل مه رابر لشاری سلیمانی بابا کاتو باش همو کاتێکت کارابر بەڕێزی تەبارە بە تەوەرەکە و برای بەڕێز من جودا لەو بڕێزانی کە پەیوەندیەکە من ئەڵێم لەو شاشەی جەنابتەوە چەکداری سووریا دەبینین تەقە لە هاوڵاتیانی خۆی دەکا ئەمن هەر لەو شاشەی جەنابیشتەوە بینیتم چەکداری ئەو وڵاتی هەرێمی کوردستان تەقەی لە هاوڵاتیانی خۆی کرد من چ بکەم لە دەوڵەتی کوردی کە ئەوانە حکومەتی کوردی پێک بێنن من ئەڵێم کەرکووک لەبەرەوەی کە یەکێتی نیشتیمانی دەنگی زۆرتر هێناوە لەوێ تا ناگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان و حیزبێکی بەرامبەری کە اتفاقی استراتیژی هەیە ئەوێ نەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان لەبەرەوەی کە ئەو دەنگی زیاتر هێناوە لە وەکۆتاڵی ئەوەی کە تۆ قسە لەسەرەکەی بەرژەوەندی حەزبی لە سەروی بەرژەوەندی نەتەوەیی دانرێت ئایا ئەمە ئەگەر هەبێت وەکۆتاڵی لە عەرزی واقع ئەمە تا چەند کاریگەری خراپیە لەسەر ڕەوشی کورد لەسەر ڕەوشی کورد زۆر کاریگەری خراپی هەیە و هەرشی بۆ ئەشی بێت من سێ محافەزەیە سێ پارێزگایە بۆ بە دوو ئیدارەوە بوو بە دوو حکومەتەوە من چی بکەم لە کوردستانی سوور ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوا و تورکیا و سووریا برای بەڕێزم من چارەسەری خۆم پێ ناکرێت لە وڵاتەکەی خۆما بەڕاستی من ڕەشبینم بەرامبەر ئەو وەزع کورد هەتا ماوە ئەو شعرەکانی قانع و مەولەوی بخوێنەوە بزانە چی بە کورد دەڵێ کورد ئەبێ خۆی چاپکە لە ناو ماڵی کوردە ئەنجا دیفاع لە بەڵام ئەو هەوڵدانی ئێستا ئەو ڕۆکردنی هەرێمی کوردستان سەرکردەکانی تر ئەو پێکەوە کۆبوونەوەی سەرکردەکانی هەرێمی چەر پەرچەی کوردستان بۆ دەستنیشانکردنی ئەو کەم و کاریانە بۆ چونیەتی داڕشتنی بەرنامەیەکی گشتگیر لەسەر پرسی کورد تو ئەمە چۆن لێکە دێتەوە من بەڕای منەوە هەر شتێکی ڕۆتینیە و کۆبوونەوەی سەرمێز و کاغەزە ئەجینە ئەگەر ئەوان چاکسازی وڵاتی خۆیان پێ نەکرێ لە چۆ بتوانن
دیفاع لە کوردی سووریا بکەن یان کوردی تورکیا بکەن ئەو ئێمە شەڕی کوردی تورکیاشمان کردو بەیانی کوردی سووریاش بێتە سەرەتوانی پێمان بڵێن شەڕی کوردی سووریاش بکرێ شەڕی کوردی ئێرانیشمان کرد بەڵام تەحریم کراوە ئەو شەڕە لەلایەن سەرکردەکانی کورد لەم دوایە تەحریم کراوە ینی بە تاوان زانیوە ئەوانە ئیتر بڕیاریان داوا بە هیچ شێوەیە کورد شەڕی کورد نەگرێت بە تایبەتی چونی مەسعود بازرگانی سەرۆکی یاریمە کوردستان لەم دوایە بۆ تورکیا کە باشکراوەتی ئێمە ئامادەنینە لەگەڵ سوپای تورکیا شەڕی پەکێکە بکەین هەروەها وتەبێژی مەکتەبی سیاسی هەیەتی نیشتیمانی کوردستانیش نەفسیا و بچوونە تاکید کردەوە کە ئەوان ئامادەنین شان بەشانی ئارتشی تورکیا شەڕی پەکێکە بکەن ئەوان بڕوایان بەوایە کە کێشەکە بە شێوەیەکی ئاشتی چارەسەر بێت و ئەمە چۆن لێکە دێت ئەم هەڵویستە ئەوە من هەر وەکو سەرزارەکی و سیاسیان دژایەتی کوردستانی ئەمە بڕیاری سەرکردەیەکە ئەم بڕیارە خەڵک هەمووی جێ لێ بووە و کاریگەریە لەسەر خەڵکەمە چۆن ئەم بڕیارە پراکتیزە ناکرێت بەڕای تۆ لەوە چێ بە حەقیقەت لەسەر ئەزی واقعا بە عەسکەریان شەڕی پەکەکە نەکەن یان شەڕی هەر هێزێکی تر نەکەن بەڵام بە سیاسیەن لەژێرەوە چیان بۆ بکرێت دەیکەن بەرامبەر پەکەکە و بەرامبەر کوردستانی ئێرانیش و سووریاش ئەوە هەموو ڕۆتینی و من بەداخەوە بەڵێ کاکرابەر لە شاری سلێمانی ئیبراهیم لە هەر لە شاری سلێمانی کاک ئیبراهیم دەم باش باش هەموو کاتێکت بەڕێزگیان بۆ تەوەری بەرنامەکە زۆر سپاس دەکەم جارێ پێشەوەی کە لەبەرەوەی بەسەرم باسی سووری کوردەکانی سووری ڕۆژاوی کوردستانی گەورەکەی زۆر سپاس دەکەم ئێمە وەکو خەڵکی سلێمانی وەکو بەنسبەت خۆمە من 100% لەگەڵ ئەو خەڵکە شۆڕژی ڕام کە بە خوێن و بە ماڵ کە دیفاع لە کورد دەکەن بۆ بەنسبەت ئەمەش کە ئێستا سەرکرداری سیاسی کوردی خۆمان کە کۆبنەوەی لەگەڵ ئەو بەڕێزانی ڕۆژاوای کوردستان کردووە و شتێکی خۆش دەستخۆشیان لەکەین و شتێکی زۆر باشە و ئێمە پشگیریان لەکەین بێجگە لە سەرکرداتی سیاسی ئەی خەڵکی کوردستان بە شێکی گشتی پێویستە قاعیدە خەڵکی چۆن هاوسوس بێ لەگەڵ هەموو خەڵک بە خوێن لەگەڵیانایە بە ماڵ لەگەڵیانە بە هەموو شتێک لەگەڵیانایە بەڕاستی یعنی ئەم پێمان ناخۆشە ئێستا کە جۆم لێ بێ یەک شەیدی کورد دەیرێ وەکو کوڕەکەی خۆم شەید بێ وایە بەلام ئەوەم پێ ناخۆشە بەڕاستی بەڵێ کاکی برایم سپاس پەیوەندیکەت محەممەد لە شاری سلێمانی کاک محەممەد ئالو ئێوارە باشتر بوو جەنابەت فەرموو زۆر سپاس بە قوربان بەڕێزی مەمنونم بەنسبەت تەوەرەکەتەوە پێم وایە تەوەرەکەت لەسەر پێشمەرگەز نییە بەڵام ئێمە لەسەر پێشمەرگە قساکەین بەڕاستی پێشمەرگە پشتگوێ خراوە لە هەموو بوارێکەوە لەبارەی موچەوە جارەوە هەر موچەی نییە با بێت بەرپرسەکانی خۆمان کامەیان ئامادەن بە 300,000 مناڵەکەی سەر لاگەیان ئەبەنە بازار کەشتی بۆ بکڕێ ئێمە بە 300,000 ئەبێ کرێخانوو بدەم ئایا من ماڵ بەڕێوە بەرم ئەی مادەم ئەمە ڕاوشی تویە کاکی برایم مادەم ئەمە ڕاوشی تویە بۆ هەڵویستێکی ترت نەبێ بۆ هەڵویستێکی ترت نەبێ ئان مادەم تۆ قەناعەتت بەوە نییە کە بەمە بژێوی ژیانت دابی نەکەی بۆ بیر لە بەدیل ناکەیتەوە بیر لە چ بکەمەوانە بەڕێزەکەم هەرچیەک هەیە دەڵێ کاگە دەیکەی ئەوەیە نایکەی خۆ ئافیست بێ سەرچاوان دەردی ناچاریە کە پێشمەرگاتی ژەکەین پێشمەرگە ناوی پێشمەرگە زۆر بەڕێزە زۆر بە سەنگە لای ئێمە بەڵان وام لێ هاتووە من پێم عیب بێ لە شارەکان بڵم ئەمن پێشمەرگەم بەڕاستیانی بەڵێ کاک محەممەد هیوادارین جارێکی دیکەش هیوادارین شوێنە پەیوەندەرەکان جێ لە سەرنجێوە بێ ڕۆژە دوا پەیوەندیمان لە شاری سلێمانیەوە کاکە کات چۆنێ زۆر سپاس فەرمایکە بە کورتی لەبەرەوە کۆتایی بەرنامەکە بەڵێ بەس دای لە بردنەکە من لە تەوەرەکە و دەرەچم بەنسبەت ئەو پێشمەرگانەوە بەڕاستی زۆر غەدرێکی زۆریان لێکرێ باشە ئەو پەیوەندەی تر ڕاستی کرد بۆچی هەری پۆلیس و ئەوانە زیاکرەی ئاسایشیش ئەوانیش بەقەدەر ئەوان شەو نخونی ناکێشن بگرێ لەکە شەڕ ئەبێ ئێستا پێشمەرگەکان لە پێشا لە سەنگەران هەتا ئاسایش و پێشمەرگە بەڕاستی من حەز ئەەکەم حکوومەتی هەرێمی کوردستان نازانم خەوتووە چی بکەی بە خەبەری ئاڵڕێکیان لێباتەوە ئێستا من پڕ بەس بە حاڵی خۆم گریانم هاو بۆ ئەو پیاوە کە ئاڵێ نان و تورم خواردووە ئەی باشەم هەموو پارە چی لەکەن قابلە بۆ کوێ بن دنیا بۆ پێغەمبەر نەما بۆ ئەمانە مێنێ هەتا سەر لەسەر ئەو کورسێ نەبن باوەڕ بەڵێ ڕۆژەخان داوای لە بوری نەکەن کاتێکی من بەرەو کوتەیە ئەڕوا سپاس بۆ پەیوەندێکێت بەلێ تەماشاوانە نێجا نەبی محموود عەڵێ ڕۆڵێکە زۆر لاوازە وەکو کوردنەوە ئۆپۆزیسیۆنە سووریادا هەروەها شاهین دووری ئەڵێ هیچ ڕۆڵێکی ئەوەیان نییە کە شایانی باسکردن بێت ئەو ڕۆژەی داهاتوو کە ئێمە هاوکاریان بین دەست لە ناو دەستی ئەوان دابنین بەڵێ هەروەها
کەژین ئەکرەم ئەڵێ وەڵا هەر نەکبەتن حیساب زۆر بۆ سووریەکان ئەکەن نەک حساب بۆ کورتەکەن وەکو خۆی ئەڵێ هەروەها شەیما سلێمانی ئەڵێ بەڕاستی کوردانی سووریا هەولی زۆریان داوا ئینشاءالله زووترین کات سەرکەوتن بەدەستێنن بەڵێ تەماشاوانەنجا بەبەیەکی جاز گەشمە داویە تەوەرەی ڕووی بەرنامەماکی خەڵێکی دیگەل ڕێز و حرمەتێن من بۆ تەفالیەکە یاسەبەی تەوەرەکی گەرمتردا دەخزمەتەوە دەبم هەر شاد و بەختەوە بنێ بەر باش